یەکێک لە پرسە گرنگەکان کە مرۆڤ ڕۆژانە پێوەی سەرقاڵە و مرۆڤایەتی بە بابەتێکی گرنگی ئەزانێت ئەوەیەکە باسی کات بکەین. ڕەنگە ئەگەر بڵێم ئێستا گرنگی کات لە بوونی پارێ زۆر گرنگترە بڵێن بۆوە ئەڵێت، بەڵام لێکۆڵینەوەکان ئەویان دەرخستووە کە تاوەکو کاتێکی باشت نەبێت تۆ ناتوانانی تەنانەت کارێکی باش دەست بخەیت و پارێکی باشیشت دەست بکەوێت. بۆیە زۆر بەمان بەپێی کات و پلانی دیاریکرا و ڕۆژانە دەبێت مامەڵە لەگەڵ واقعی ڕۆژانی خۆمانە بکەین. دیاریکردنی کات یەکێکە لە گرنگترین پرسەکان وەک باسم کرد، بە تایبەت لە جیهانی ئێستا کە هەموو شتێک بە خێرایی ئەڕوات، کە تاک و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی پەیوەست بە کات ئێستا هەموو شتەکان ئەنجامەیان. بەڵام لەگەڵەوەژە ئەبێت مرۆڤ ئاگاداری سەلامەتی خۆشی ببێت، کاڵین ئەبێ کاتێکی باشمان هەبێت، وانییە کە ئێمە کەمتر بخەوین، کەمتر بخۆین بۆی کە فریای کارکردن بکەوین، چونکە لە ڕووی دەرونیەوە ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ناسەقامگیری دەرونیمان هەبێت وە زۆر سەرقاڵ ببین و پشوش نەدەین لەو کاتەیە ئەبینی کە تەندروستیشمان کەوتۆتە مەترسیەوە. بۆیە من ئەمڕۆ سەبارەت بە کات قسە ئەەکەم چۆن بتوانین بەڕێوەبردننی کات کۆنتترۆلی بکەین، چۆن بتوانین بەڕێوەبردنێکی باش لە کاتەکانمان بکەین. یحیا ڕەمزی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەم بەیانەی میوانی ئێمە بەخێر پێش هەموو شتێک با بزانین بەچی ئەوترێک کات هەر چرکێک لە ئێمە چێ ئەپڕێەوە کاتە یاخود ئەو پلانی کە بۆ ماوەیەک داێنین کە پرۆژەیە کارێک ئامانجێکمان هەبێت تا گەیشتن بەوە ئەوە ناوی کاتە یا هەموم چرکان ئێمە بۆ گەیشتن بە ئامانجێک هەر با کاتی بزانین. سەرەتا پێویستە پێناسی کات بکەین، بزانین کاتیە لە ڕووی فیزیایەک فیزیکەوە، پاشان پێناسی کات بکەین ئایا کات چۆن لە بەرژەوەندی خۆمان بەکار بهێنین. کات بریتە لە ئەندازەیەک لە زەمانێک. هەموو مرۆڤێک زەمانێکی دیاریکراوی هەیە. بۆ نمونە کەسێک 6 ساڵ دەژی، ئەو پێی دەڵێن زەمەنی ئەو مرۆڤە 6 ساڵ، ئەو کاتێ لەدایک دەبێت هەتاوەکو ئەو کاتی دەمرێت ئەوە 6 ساڵێتی. بۆ نمونە لە 30 ساڵی تەمەنی ئەو مرۆڤەی ئەو مرۆڤە کەوتێتە ناوەندی تەمەنەکەی، پێشی خۆی دەبتە کاتی ڕابردوو، یعنی زەمەنی 6 ساڵە ئەو مرۆڤە، کاتەکەشی بۆ نمونە ئێستا تەمەنی 30 ساڵە. ئەو 30 ساڵە پێشی خۆی پێی دەگوترێت کاتی ڕابردوو، ئێستای پێی دەگوترێت کاتی ئێستا و ڕانەبردووی و داهاتووشی کە هێشتا نەهاتیە و نادیارە پێی دەگوترێت کاتی داهاتووی. ئەوەی ئێمە خەمی داهاتوومانە کە نادیارە و نازانین چیە بێت ئەوەندە ئاگامان لەم کاتە نیە. ئێستا باشەوەی دەکەین کەواتە ئەو کاتە چەند سیفەتێکیە. یەک لەو سیفەتەکانی ئەوەیە کەەوە قیاس دەکرێت، دەتوانانی ئەو کاتەی قیاسکەی بۆ منە تۆ 30 ساڵژێ ئەو 25 ساڵژێ ئەو 6 ساڵژێ ئێستا تەمەنم ئەوەندێ. ئەو کاتە کە قیاس دەکرێت زۆر شتی لێ بەرهەم دێ، پێویستە بە دروستی مامەڵە لەگەڵ کات بکەین. پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا ژیان بەلامانەوە گرنگە؟ هەمومان پێویستە ئەو پرسیارە لە خۆمان بکەین. دڵنیام هەمومان دەڵێن بەڵێ. ئەو بەڵەیە کە وەڵامت داتەوە کەواتە پێویستە گرنگی بە کاتمان بدەین، چونکە بنچینەی ئەو ژیانە بریتە لە کات. چ کاتێک تۆ کاتت نامێنێ ئەو کاتەی مردووی، یعنی کەواتە کاتی تۆ بریتە لە ژیانی تۆ، کەواتە کات لە ڕووی خودناسیەوە بریتە لە ژیانی تۆ. ئەو کاتێک کە دەمری کاتیشت نەما، کەواتە پێویستە بە دروستی مامەڵە لەگەڵ ئەو کاتێ بکەین کە تێداین ئێستا. باشە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە هەرڵێن کات بە فیڕۆ ئەدەین. کات بە فیڕۆدان چییە؟ کامەیە کات بە فیڕۆدان؟ ڕەنگە من پیاسێ بکەم بە فیڕۆدانی کاتی بزانم لەبەرکە کارێکی ترم هەیە و ئەنجامم نەیەوە، یاخود سەرچێکەکەم بە دوای شتێکە بەڵام کارێکی ترم هەیە نەم کردووە. کام بە کامانە ئەوترێت کات بە فیڕۆدان؟ پێویستە سەرەتا مرۆڤ بە دروستی مامەڵە لەگەڵ کات بکە. بۆ نمونە ئەو کەسێک کە دەبینی زۆر جار بێزارە، هۆکار چێ بێزارە؟ هۆکار ئەوەیە زۆر بیر لە ڕابردووی سەرنەکەوتی خۆی دەکاتەوە. ڕابردووەکی سەرنەکەوتی خۆیە ڕابردووەکی ئازار بەخشی هەیە، زۆر بیر لەو ڕابردووە دەگاتەوە، کەواتە چێش لە ئێستای نابینی. ئەو جارە کەسێکمان هەیە زۆر بیر لە داهاتووەکی ناخۆش دەکاتەوە کە هێشتا ئەو داهاتوە نەهاتیە. بۆ نمونە ئەوانی پۆلی 6 یاخود پۆلی 12 ئێستا پێ دەڵێن ئەوانە زۆر تووشی ئەو کێشەیە دەبن. کێشەکەیان چیان؟ دەترسن لەوەی دەرەجە نەیدن، چونکە ئاخر ساڵیانە هەموو قەلەقی و سترێسەیان لەسرە، بۆیە لە کۆتاییەکەی ئەو قەلەقی و سترێسە دەبتە واقع و دەرەجەش ناین. کەواتە چۆن مامەڵ لەگەڵ ئەو کاتە بکەم؟ پێویستە لەگەڵ واقعی ئێستا مامەڵە بکەم. ئێستا من لەکوێ ڕاوەستاوم، لەکوێ هاتم، ئێستا لەکوێم و دەمهەوێ بەرەو کوێ بڕۆم. پێویستە ئەو شتانەش بەهۆی پلانێکەوە بێ. باش ئەو پلانێکەدا دەنێم بۆ نمونە من ئێستا لەکوێم، شوێنەکەم دەستنیشان دەکەم و دەمهەوێ بگەم بەکوێ لە داهاتوو. داهاتووش کە پێی گەیشتی دەبێتە ئێستا لە کۆتاییەکەی. کێشەکە چیە؟ کێشەکە مرۆڤەکان هەروەکو گوتم ناتوانن مامەڵە لە بە دروستی لەگەڵ ئەو کاتە بکەن. بۆ نمونە پێویستە کاتی خۆت ڕێک بخەی. ئەگەر نەزانی کاتت ڕێک بخەی لێرە لە فەوزایەک دەژی.
مرۆڤی ئەو سەردەما هەمووی جەنجاڵیەک ڕووی تێکردی و فەوزایەک ڕووی تێکردیا تووشی زۆر عقدە و گرێ لێرونیش دەبیت کەواتە ئیدارەدانی کات لە خودی کاتەکە گرنگترە بەدڵنیای خۆی کێشەکەیە ئیدارەدانی بکات یا خود بەڕێوەبردننی کاتسی پێ دەڵێن یا واتە بەڕێوەبردننی خودی خۆتە لە کۆتاییەکەی چکە دەبی ئەتو خۆت بەڕێوە بی بەدروستی چەند جوان خۆت بەڕێوە بی ئەوەندە جوان بە پێش دەکەی با نمونەکتان لە بۆ بجارمەوە دەجێڕنەوە کابراایەک بۆ نمونە داربڕ بوو داربڕ ئەو داربڕات چی دەکرد تەورەی پێ بوو تەورەکەی کۆر ببوو کۆر ببوو ژەنجی هەڵی دابوو کە باڵێنداری دەبڕی دارەکەی بە جوان دەبڕی کەسێک بەلای تێپەڕی گوتی کاچی خۆم ئەتو بەو دەوعە داربڕینەی غەڵەتی گوتی کولۆ گوتی لەبەرەوەی دەبی یان بچی ئەوەی جارێکی تر با بڵێن تیش بکەوە یاخود دەبی سەرەکی تیشتری تێبێخێتەوە دارەکە بە ئاسانی ڕێخستنی کات وەکو تیشکردنی سەری ئەوەی وایە چونکە بە ئاسانی دەچێ پێش کوالێتی خۆت بەرز دەکەوە بۆ نمونە باش شتێک بڵێن ئەتو ڕەنگە 6 هەتا 7 ساعت یاخود 8 ساعت بنووی ئەوە نووسن یعنی کەواتە یەک لە سەرچاری ڕۆژەکەت لە بۆ نووسن دەرخان دەکەی باش پاشان کارێک دەکەی لە ژیان ئۆتۆماتیکی بۆ بژێوی ژیانی خۆت ئەو کارش احتیمالی هەیە 6 بۆ 7 ساعت 8 ساعت بخایانی ئەوە 16 ساعت مایتەوە ئێستا ئەتوش 8 ساعتت مایتەوە ئەو 8 ساعتە خۆت دەگۆڕی بەرەو کارەکەت دەڕۆی پیاسەک دەکەی ئیسراحەتێک دەکەی نان دەخۆی ئەبڕێن ئەوە 4 ساعتی ڕۆی لە کۆتاییەکەی 4 ساعت بۆ خۆت دەمێنێتەوە ئایا لەو 4 ساعتە ئەتوو چ دەکەی لێرە گرنجەکەی ئەوێ ئایا خۆت ئامادە دەکەی بۆ داهاتوەکی بەرز یاخود بۆ ئامانجێکی مەزنی ژیان یاخود لەجێ خۆت دەچەقی و هەر لەو فەوزا و جەنجاڵیە دەژی خۆت دەبی بڕیاری تێدا بدەیت کەواتە کەس ناتوانانی بەسەرت فڕستکە دەبی وڵا کاتەکان ڕێک بخەیت نەخێت دەبی خۆت ڕێشی بخۆی باشە کەواتە و ئاسانکاریانە چین کە من بتوانم بە ڕێکوپێکی ئیداری کاتەکەم دەم کاتەکەم بەڕێوە ببم سەرەتا دەبی بڕیار بدەیت بەڕاستی چونکە کۆمەڵە شتەکێ پێی دەڵێن یەک لە گرنگترین ئەو شتانی ڕێگریانێک کەوە لە پێش تۆ ئەوەیە کەوا گرنگی بەکاتت نەدەی ڕۆتینیاتی خراپی ڕۆژانە ڕۆتینیات دوو بەشە بۆ نمونە کەسێک خۆی بە وەرزشکردن کردێ شتێکی باشە لەبەرەوەی لە کۆتاییەکەی لاشەکی باشی پێ دەبەخشی جسمەکی جوانی دەبیت و ڕێکپۆشیش دەبیتن باش بەڵام کەسێک زۆر نانی دەخواتن نانی زۆر دەخوات چی دەکات ناشرین دەکات ورجی گەورە دەبیتن خەڵک پێ دەڵێن قەڵەوی هەر ناخۆشە کەسێک کە پێت دەڵێن قەڵەوی کەواتە دەبی بە دروستی مامەڵە لە گەشتەکان بکەی ئەگەر نەزانی بە دروستی مامەڵە لە گەشتەکان بکەی تووشی زۆر عقدە و گری دەروری دەبی لێرەدا هەز بە بێزاری دەکەی هەز بە قەلەقی دەکەی هەز بە کۆمەڵ شتێک دەکەی معانات دەکەی کە لە ئێستا سەری هەڵدای پێشووتر ئەو شتانە نەبووە و هۆکاریشی زۆرە یەک لەو شتانە هۆکارانە نازانین تەکنۆلۆژیای بەکاربیینی بە دروستی کاتێکی زۆر لێ دەکوژی لە بەرامبەردا هیچ بەدەستناینی کەواتە هۆکارەکانی بە فیڕۆدانی کاتچین ئەوەی باسمان کرد خاڵێکە من باس کرد ڕۆتینیاتی خراپی ڕۆژانە ئەو ڕۆتینیاتی خراپی ڕۆژانەیە کەوا حاڵەتێکی ناخۆشە زۆر خەڵکەیە دەڵێ خۆم پێوەگرتیە بۆ منە کەسێک دەهەیە واز لە جگارە بێنێ تو پێ دەڵێ باشە لەبەر چ واز لە جغارەی ناینی دەڵێ لەبەرەوەی خۆم پێوەگرتیە کەواتە بە بەردەوامی شتێک تکرار بکەوە خۆ خراپەکە ئەو خۆ خراپانە وات لێ دەکە ئەتوو هەر وەکو بە فەوزا ببینەوە کاتەکە دەڕێک تەکنەلۆژیایەکێکی تر تەکنەلۆژیا هۆکارێکی تر خۆی تەکنەلۆژیا شتێکی باشە دوو سەرە دەتوانین بە دروستی بەکاری بیدین بە باشە بەکاری بیدین بە گرنگترین شتی تەکنەلۆژیایە مەسەڵەن ئازیزێکت لە وڵاتێکی دوورە باشە لە خۆت لێ دەپرسی کەواتە ئاسانکاریەکی باشت لۆ دەکاتن دەتوانی زۆر شت بکەیت دەتوانی بۆ نمونە خەڵکەکەیە بزنس بە تەکنەلۆژیا دەکات شتێکی باشە کەواتە دەتوانین لۆ باشە بەکاری بین بەڵام کێشە چیە زۆربەی هەرە زۆری مرۆڤەکان ئەو تەکنەلۆژیای بەخراپ بەکاردێنن خاڵی سێم هاوڕێی خراپ زۆر جار کەسێک بڕیار دەدا کاتەکانی ڕێک بخە بە باشی بژی بەڵام هاوڕێیەکانی وازی لێ ناینن دەیبەنە شوێنێک کاتێکی زۆری لێ دەکوژن بەبێ هیچ بەرهەبێکی هەبێتن خاڵێکی تر کێشەی خێزانی زۆر جار کەسێک ئەوەندە تووشی معانات و کێشەی خێزانی دەبێتن ئەو کێشانە وای لێ دەکاتن توانای ئەوەی نەبی بڕیار بدا کاتەکانی ڕێک بخە بۆیە هۆکارەکانی گەلێک زۆرن ینی ئەوەی باسە بکرد بەڵام گرنگترین شت چیە کەواتە بە خۆت نازانی خۆت بەڕێوە ببەی ئەوە گرنگترین شتە دەبێت مرۆڤ خۆی فێرکە چۆن خۆم بەڕێوە ببەم ئەوە گرنگترین شتە کەگەحیا زۆر شت هێستا هەیە لە جیهانی ئەمڕۆمانە تەکنیکی تایبەتی خۆی بۆ هاتۆتە پێشەوە ڕۆژ بە ڕۆژیش بەرەو پێشچوون بەخۆیەوە ئەبینێت بۆ بەڕێوەبردننی کات ئەو بەرەو پێشچوونانەی کە وەکو تەکنیکێک هاتوتە ئاراوە چین چ تەکنیکێکمان هەیە کە ئێستا بڵین ئێمە توانین بەمە کاتەکانمان بەباشی بەڕێ ببین بۆ نمونە یەکێک لە نمونونەکان ئەمە بزانام تا چەندە ئەمە سەرکەوتووە کۆمەڵی ئەپلیکیشن هەیە بۆی کە تۆ ئاگادارەکاتەوە ئالارمت بۆ لێ ئەدات فلان کات بکە تا چەند گرنگە ئێمە پشت بەو جۆرە ئەپلیکیشنانە بەستین و پشت بەو جۆرە تەکنیکانە ببەستین خۆی ئەو تەکنیکانە خراپ نییە بەڵام ئەمن قەناعەتی کولی وایە ئەگەر بە خۆت بڕیار نەدەی ناتوانێت بە خۆت دەبی بڕیار بدەیت بۆ نمونە کاتی خەوت ئەتۆ بڕیار دەدەی سعات 6 سبەینێ بەخەبەر بی زوو بەخەبەر بی
ئەگەر ئەتو سعات سێ سبەینە هەر سبەینەش با بڵێن شەوی شێشتە تاریشە دنیا سعات سێ بنووی چۆن سعات شەش بەخەبەردی کەواتە دەبی بڕیار بدەی بۆ بنێت سعات 11 بنووی هەتا 11 بنووی سعات 5 بەخەبەردی کە سعات 5 بەخەبەر هاتی هەواکی سافەیە ئۆکسیجینەکی باش دەتوانی هەڵبژی دەتوانی وەرزش بکەیت دەتوانی عیبادەتی خۆت بە باشتر بکەیت دەتوانی یۆگا بکەیت کۆمەڵ شتێک دەتوانی بکەیت کێشەکەمان چییە ئەتوو هەتا بڕیار نەدەی ناتوانی هەتا بۆ ئەو ئەلەربی باس کرد دابنێ گریمان 3 سعات ئەتوو 3 سعات کە تێرخەو نابی ناتوانی بە پێش بکەی لە ژیانی خۆت چاوت بەخەوت بی ناتوانی بۆ بوونە ناتوانی پێشکەشکاری خۆت بە باشی بکەیت لەبەرەوەی چاوت بخۆ تێرخەونی معاناتەیە بەڵام دەبی تێرخەوبی خاڵی یەکەم خاڵی دووەم پێویستت بە کاتێکی ئیسراحەت یان پێویستە کاتێک دابنێت بۆ ئیسراحەتی خۆت ئێمە وازانین ئەگەر وتمان ئیدارەدانی کات بکەین کەمتر بخەوین زیاتر ئیش بکەین نەخێرەوە زۆر هەڵێ تەماشاکە دەبی کاتێک دابنێت لە بۆ ئیسراحەتی خۆت یانی دەبی ئیسراحەتی خۆت دەبی کاتێک دابنێت لەگەڵ خۆت ئایا من ئێستا لەسەر ڕێگە ڕاستەکە دەڕۆم یاندا پرسیار لە خۆت بکە دەبی کاتێک دابنێت بۆ هەندێک یاریکردن و وەرزشکردنی تایبەت بە خۆت بۆ نمونە کەسێ جار دابنێت بۆ نمونە سعات دقیق دابنێت گەیمینگ دەکەی بۆ نمونە کەسێک شەترەنج دەکا بۆ نمونە کەسێک وەرزشێک دەکا کێشەمان نییە ینی بەڵام چییە بە خۆت فێر بە بە هاوڕێی خۆت چکە لە کۆتاییەکەی لە کۆتایی ڕێگە هەر بە خۆت لەگەڵ خۆت دەمریۆ بەتەنیە کۆتایی ڕێگای هەموو شتەکان هەروایە ئەگەر فێر نەبی ببێ هاوڕێی خۆت و خۆت ڕێک نەخەی لێرەدا ناتانی کاتەکان بە جوانی دابش بکەی و ڕێکی بخەی ئەوە کێشەکەی زۆر باشە من ئێستا ڕەنگە هەزرم هاوکارم نەبێت ناوی ئەو نووسری ئەو کتێبە بەبیر بێنمە بەڵام کتێبێکیاڵێ بۆقە گەورەکە پێش هەمووی بخۆ زووتر ئەو بۆقە گەورە بخۆمە بەستی لە کارە گەورەکانە کارە ناخۆشەکانە کە ئیزعاجە ئیتر تۆ هەر لەسەرتە ئەرە بیکەی جا بە بۆقێکی ناشرین هاتوتە پێش چاو باسی کردووە کە ناخورێ ناخۆشە بەڵام هەرە بێ قوتی بێ بۆی کە بتوانانی بگەیتە کاتەکانی تر دروستە تا چەندێک ئەمە کاتەکەمان وادا بنەی کە کارە هەرە گرنگەکان ئەگەر ناخۆشیش بێ سەرەتا ئەنجامی بین بۆی کە کارە وردەواڵەکان دواتر بکەین یاخود نا وردەواڵەکان سەرەتا دواتر کارەگەوە خۆی ئەوە پێی دەڵێن ئەولەویاتی کارەکان ئەولەویات یعنی با بڵێن ئەو کارێک کە گرنگە ئێستا ئەنجامی بدەێت بۆ نە کەسێک پۆلی دوازدەیە گرنگترین شتی ئەوەی ئێستا بخوێنێ کاتی ئەوە نیە بچی مەلوانی بکە ئاگاداری ئەو نقطەی بە کەسێک دەچێتە کۆلێژ دەبێت بیر لەوە بکاتەوە چۆن کۆلێژ تەواو بکە کەسێک کاتی هاوسەرگیری دەبی بیر لەوەی بکاتەوە چۆن ژنەکی باش پێ بکە ئەوی دیژدا دەبی بیر لەوەی بکاتەوە چۆن مێردەکی باش بکە یعنی هەر کاتەوە دەبی کاتەکەت ڕێک بخەی بەوەی ئایا ئێستا ئەمن لە چ کاتی چییە ئێستای من کاتی کارکردن کاتی ئیسراحەت کاتی ناخواردن کاتەکانت بەو شێوازە ڕێک بخە لێرە ئەگەر ئەتو بتوانیت کۆنتترۆلی کاتەکانی خۆت بکەی دەگەی بە زۆر شت بە ئاسانتر هەر وەکو باسم کرد وەکو تەورەکە تیش کردەوە زۆر بە ئاسانی دەتوانی دارەکانیش ببڕی بەڵام ئەگەر نتوانێت ئەو شتەی بکەیت لێرەدات و لە فەوزایەک دەژی ئەو فەوزایش چاکردنی زەحمەتە ڕەنگە ئێستا زۆر جار ئەمە بەڕاهێنان دەیکەین ڕەنگە چل ڕۆژی بووە لایانی کەم چل ڕۆژی دەوێت هەتا خوی باشی تێدا دروست دەکەی کەسە زۆر باشە کە باسیێت کرد بەس بە خێرایی ئەگەر بکرێت بە کورتی وەڵامم بیتەوە تا چەنە ئێوە لەو ڕاهێنانانە کە ڕاهێنانەکەن بەکێ ئەکەن کێ بەشدارە بێت لە ڕاهێنانەکانتان چۆن ئەتوانن زیاتر خەڵک بۆ جۆرە ڕاهێنانان ڕابکێشن بۆی کە زیاترین کاتەکان سوود وەربگرن خۆی کێشەکەی دەبێت و بڕیار بدەی پێم گوتی ینی ئەو کەسێکەوە پرسیار دەکات زۆر جار دێتە لام دەڵێت نەمدەم هەیە بگۆڕێ باش دەڵم ئەگەر دەتەوێت بگۆڕی خاڵ یەکەم ئەوەیە دەبی بڕیار بدەی بڕیارەکەش ئەوانیە بەس بە قسە ینی بڕیارەدا بگۆڕێ شتیوانیە لە گۆڕێ دەبی بڕیار بدەی بڕیارەکە کو دەبی لەو چرکەی کە بڕیارەدا بگۆڕی فعلەن کۆمپلیت ژیانی خۆت بگۆڕی خاڵ یەکەم دەبی خەوت ڕێک بخەی ئەتو خەوت ڕێک نەخەی ناتوانانی بە پێش بکەوی چکە چاوت بەخەوبی معانات تەبی مەشاکلی عقلی دەبۆ دروست دەبی ناتوانانی بە پێش بکەوی خاڵی دووەم لە ڕووی دەرونیەوە دەبی دەرونی خۆت ئارام بکەیەوە ئەو جاتو لە بۆ خۆت عیبادەتی دەکەی هەیە لە خۆی وەرزش دەکە هەیە لە خۆی یۆگا دەکە شتێک دەکات دەبی ئارامیەک هەبیتن شتێک هەیە ئارامت بکاتەوە ئەگەر ئەو شتە نەبوو تۆ ناتوانانی خۆت ئارام بکەوە ژیانە معاناتی تێدایە مەشاکلی تێدا چۆن زاڵ بم بەسەر ئەو مەشاکلانی ژیان کە هەیە کەواتە خاڵی سێم ئێستا دێتە سەر ئەوەی پاشان چۆن کاتەکانم ڕێک بخەم چۆن سوود لەو کاتەی وەربگرم و هەروەکو باسم کرد لە کۆتایەکێت و 4 ساعتت لە بۆ دەمیبێتەوە ئەوانی دی مولزەمی بیکەی لەسەرت پێویستە ئەو 4 ساعتە ئەو 4 ساعتە زۆر گرینگە لەبەرەوەی احتیمالی هەیە بۆ 4 ساعتەی خۆت بگۆڕی بۆ نمونە کەسێک دەهەیە ببێتە پێشکەشکارێکی بەتوانە باش چ بکاتن سەرەتا دەبی پێدا بێتن تەمەشای کەناڵەکان بکات تەمەشای زمانی جەستە و شێوازی قسەکردنی پێشکەشکارەکان بکە ئەو بیدایەت لە سفرەوە دەست پێ دەکات باش پاشان چ دەکەوە دەبی هەندێک تەمرین بکە بەرامبەر ئاوێنێکی مەترێک 2 مەتری بکڕی بەرامبەر ئاوێنە قسە بکات وەکو پێشکەشکارە خاڵی سێم پاشان دەبی بچیت بەشداری 1-2 خولان بکاتن لە خول لەبەرچە خول ئیسفادەی چیە
قول ئیسفادەکەی بۆ 20 نەفەر دانیشتە 20 کەس دانیشتی یەکەم جارتە لە ژیانت بەرامبەر 20 کەس قسەی دەکەی ئەو شەرمەی کە هەتە بەرامبەر ئەو خەڵکەی دەشتێکەواتە لێرە لەو 4 سەعاتەی خۆت لەو 4 سەعاتەی خۆت دەتوانی خۆت دروست بکەیت کە خۆت دروست کرد ئاسان دەتوانی کاریش بدۆزیەوە بەس کێشەکە چییە لە فەوزایەک دەژین خەڵکەکە ئەو فەوزایش ناتوانن ڕێک بخەن و تەنزیم بکەن و چکە ژیان هەمووی دەبێ ڕێخستنە ئێستا ئەو کەناڵە ڕێخستنە لەبەرەوەی مدیری هەیە مدیری عیلاقاتی هەیە ڕێخستنەکەیە ئەو وڵاتە بەچ بەڕێوە دەبچی ڕێخستنە سەرۆکەیە سەرک وەزیران هەیە وەزیرەکانە مدیرانەکانە هاتەشەکە ڕێخستنە ئەگەر ڕێخستن نەبوو وڵات تێک دەچی ئەوەیە کێشەکە زۆر سپاس بۆ یاحیا ڕەمزی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆی ئەم بەیانیە لەگەڵ مام سپاس سپاسی ئێوەش دەکەم